هەنێکی کەم ماونێتەوە دەبێ ئەوانەش سزا بدرێن و من قسەکەم بۆ کۆمەڵانی خەڵکە مەکەونە ژێر تەئسیری ئەمانە و زەویان لێ وەرمەگرن و مەیکڕن. من قسەکەم بۆ خەڵکە لەبەرەوەی کارەساتی گەورەتر دروستە بێت. منداڵێک زەمبی نییە باوکێک دایکێ بچێت لەسەر شیوێک خان و بکە و منداڵەکە لە شیرینی خەویدا ئاو بچێتە سەریایە. ئەو مەسئولەتی توێ باوک، مەسئولەتی توێ دایک، ئەم کارە قبول مەکەن، ئەمە مەکەن، بڕۆین لە هەر شوێنێکی تربین لەوە نەکەین منداڵێک لەسەر شیوێک بڕین خان و بکەین. ئەبێت باشتر بیرکەینەوە لەو مەسەلەیە و مەسئولەتی ئێمەشە تەکی دەکەمەوە شیوەکان دەبێت بگەڕێتەوە، چونکو ڕێک شارەی ترم نییە. هەموو مدەرائی دەوائر ئەوانەی وافەن نین هەموو تەکید دەکەنەوە دەڵێن نەبێ شیوەکان بکرێتەوە و ئاوەڕۆ لە ئاراستی شیوەکانەوە وەکو جاران بڕوات. من ناڵێم هەموو ئەمانە توانین لابدین هەمووشی نە، بەڵام لانی کەم ئەو مەسافەیە بکەینەوە کەوا لە حاڵەتی بارانێکی ئاوا زۆر ئاوەکە بەسەر حتا ڕێ بکات. کابرایەک چۆن مەعمەلێکی گەورەی ڕەنگە 1 ملیۆن دۆلاری سەرف کردوێت لەسەر یەکێک لە شیوەکان دروستی کردووە. ئەمە چۆن بهێڵین؟ تۆ ئەو پارە زۆرت هەبوو بچیتە یا پرۆژێکی ترت بکردایە بۆ خۆت، بۆ لەسەر شیوێکەکەی کە ئێستاکە لایەکی شۆراو ئەوە ئاوا پێشی لێ ئەژیرێ بۆ بۆنەی ئەو کارگەیە یان ئەو مەعمەلەی کە جەنابیان دروستیان.